دی کمر وقتی گوتنش بر هونا سیستم تایبت خوب دستور تایبت خوب و کل سر دی کاروبار تمپری و برن چه پرزگریک چه نابن هر پشتی و بواره یک سر و جانش دزدان ابراهیم رئیسی سر و کمار ایران و کسان گلد حتی وزیر نافخوجی دی هر تشتک به پرزگریک وزیر در و ببورن یعنی هر تشتک به پرزگریک در باز بد یا گرینگ اوه دیف ماده دستوری ایرانه و تایبتیش ماده 131 هست بود کم کو دما پنجی روزانتیت دانان دیو بویرین هوسا یک سر کسا کیدن بیت هل بجارتن که پیشوق بیت کرن حتی اگر بویرجی دی گلک آلوز به حتی دی آلوزیاویجی بیت شروع فکرن لی دما پنجی روزا دوا که در صلات ایران اماجه پیت کده هل بجارتن بیم انجام دان و دی سرو کماره کی نی بیت هل بجارتن جبلی سرو کمارینی او کسین دن جی انجام خوش دازم تایباتیجی وزیر در و امیر عبداللهیان جی صادو كان جگروانی هل روشل دوی رودا و که هم کسی دان را محمد مخبر بو برای برنی کارکانی سر کمر و جگروی وزیری در وش دان را اما بیگمان باس لوکر که بس سیستمی تایبت و برای خستن بو که توان را بام شوی بخیرای شونی پر بکرد و تا کاتی حال جادن با سر کمر کرد بالام رگ وزیری در و که صدان را ولشون نشونی خوی منه تو اوی که اگوره سر کمر و اگ دیارنی آیا کسی که سا کارکانی برای و باتوانه شکلانی خوی کاندید که یا خودنا مجر سروی مجاری زیرترین ام پروستین پیش بینی هی پرزگریک و آلوزی بینت رای که حتی دم هل بجارتنان برای سلیم منتصر شروع و کاری سیاسی و شرازای سیستم ایرانه میواند گلمت بشتارانه پای که راست خود گلمت برای سلیم گلک سپاس بود ایدی دم هات دیار کردن دیو دستوری پنج روز کمتر تایبت هل بجارتن بین انجام دان جبوی هل بجارتن سر کمارکینی جبوی ولاتی له دیف آلوزی نوکه هی پیش بینی هنه پرزگریک و آلوزی ریگری بینات ری که داشت بوی انجام دانه هل بجارتنا که جی دی هر تشتک آسایی پرواب چه اهلا وسهلا بكم. بله السلام لإيوة زور سپاس قلي إيراني وحكومة إيران استال حالتي كي شوق دان بهود أمر داوي ك مسريان هاتو من دموي أم درفتش بقوازم وبو أوي ك أو بري سر خوشي خومن بخلقي إيران و سركدايتي إيران بجينين دواي شهيد بوني إبراهيم رئيسي سر كوماري إيران وبرز عبد الله ياخذ وزيري دروي إيران وشاندي ياوريان بدنيايو باردوخ استا سقام گیرنیه بتابتی لروی درونی و زورک لشلجان هی سبارت با گواستنوی دسالتکانی سر و کماری ایران به شوی کی فرمی را گندراوه و ریبری کماری اسلامی ایران برز دکتر محمد مخبری راس باردوه که زیگری یکمی سر و کماری ایران بو ارککان رایب کت و لهمان کده دکتۆر علی باقیری ڕاستپێدراوە بۆ ئەوەی جانتای وەزارەتی دەرەوە بگرێتە ئەستۆ وەرماوەی 50 ڕۆژ دیاری کردووە بۆ ئەوەی ئامادەکاری بکەن لە ماوەی ئەو 50 ڕۆژەدا هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمار بەڕێوە بچێت و سەرۆک کۆمارێکی نوێ بۆ کۆماری ئیسلامی ئێلان هەڵبژێدرێت و خەڵکی بستنە سەر سندوقەکانی دەنگدان بە هەمان شێوە ئاماژە بۆەوەش کراوە کە ماوەی 5 ڕۆژ ماتەمینی گشتیە و دەسەڵاتە دادوەریەکان و جێبەجێکارەکان و یاسادانانەکان ڕاستپێدراون بۆ ئەوەی کارەکانی دەوڵەت ڕایی بکەن شان بەشانی ئەوانی ڕاستپێدراون. بەڕێز مۆنتەسەری گیان لە دەستانی سەرۆک کۆماری ئێران وەزیری دەرەوەی ئەو وڵاتە هیچ کاریگەریەک لە سەر سیاسەتەکانی ئێران دروست دەکات لە ناوخۆ و لە دەرەوە یان سیاسەتی ئێران سیاسەتێکە و داڕێژراوە و ئەوەی دێ دەسەڵاتە گرێتە دەست دەبێت پێڕێوی بکە. من پێم وە نییە کارگەریەکی زۆر گەورە دروست دەبێت بەڕاستی بەتایبەتی لە سیاسەتی دەرەوەی ئێران پێم وایە شتێکی ئەو تۆ ناگۆڕێت کە سیاسەتی کۆماری ئیسلامی ئێران سیاسەتێکی دیارە کە بە شێوەیەکە بەتایبەتیش ئێستا دەبێت ئەوە بزانین کە سەرۆکی دەوڵەت و وەزیری
دەرەوە و حکوومەتی ئێستای حکوومەتێکی کاربڕێکەرە ناتوانێت بڕیارێکی گەورە بدات و ڕێککەوتنی نێودەوڵەتی بکات یاخود بەڕاستی توانێت ئەوەشەی نییە کە کۆمەڵە کەسێک دوور بخاتەوە و خەڵکانی بخاتە شوێنیانەوە بۆی ئەمانە حکوومەتێکن کارەکان بەڕێوە دەبن پێم وانییە کاریگەرێکی ئەو تۆی لەسەر یاخود هیچ گۆڕانکاریەک لەسەر دۆستی سیاسەتی درەوە بێت بەڵام ئەگەر هاتوو هەڵبژارنەکان دەستیان پێکرد و کێبڕکە لەسەر کورسی سەرۆک کۆمار دەستی پێکرد ڕەنگە گۆڕانکاری گەورە ڕوو بدەن ڕەنگە ڕوخساری نوێ ببینین کە بێتە سەرۆک کۆماری ئێران و کەسانی نوێ بێنە پێشەوە ئەو کاتە ڕەنگە بتوانین پێشبینی بکەین کە لە داهاتوودا گۆڕانکاریەکان چ دەبن و سیاسەتی ئێرانچی بەسەردێن بەسێ وان کەسا کرد حتا ئەگەر دەموچاوێت نێژی بن کو ئەم ببینین داهاتیدا ji بووی کێبڕکێ دەستخستنە پۆستێ سەرۆکۆمارێ داهاتیە ئیرانێ پێشبینی چاوانە دیف سیستەم و سیاسەتە ئیرانێ تایبەتیژیت بوارێن هۆسەدا کەسێ نزیکی دەسەڵاتێ نەتێنە پێش یانژی ئێدی هەر کەسی دوێ کو بەشداری وێ پرۆسەی بەدکارە یعنی وەکەتەژی ماژە پێکری ڕەنگە ئەم دەموچاوێت نی ببینین لە هەڵبژارنەکانی ڕابردوودا زۆرێک لە با بڵێن دوورکەوتنەوە هەبووە لەلایەن ئۆپۆزیسیۆن بۆ ئەوەی بەکارایی بەشداری لە هەڵبژاردن بکەن هۆکارەکەش ئەوە بووە کە زۆرێک لە کاندیدەکانیان ڕەت کراونەتەوە و دەسەڵاتەکانیان بەرتەس کراونەتەوە بە تایبەتی وەکو شێخ حەسەن ڕەوحانی کە پەسەند نەکرا وەکو کاندید بۆ سەرۆکایەتی کۆمار بە هەمان شێوەش بەڕێز ئەحمەدی نەژاد ئەو کاتە دوورخرایەوە و کاندیدبوونەکەی پەسەند نەکرا بۆیە هەڵبژارنەکانی ئەو کاتە زۆرێک لە ساردیان بەخۆبینی ئەگەر دەربڕینەکە ڕاست بێت هۆکارەکەشی ئەوە بوو کە بەشێک لە بەرەی ئۆپۆزیسیۆن ئامادە نەبوون بەشداری هەڵبژاردن بکەن ئێستا دیارترین کێبڕکێکاری بەرەی ئۆپۆزیسیۆن دەتوانین بڵێن گیانی لەدەستدا بۆیە ڕەنگە هەڵبژارنەکانی داهاتوو هەڵبژارنێکی فراوان دەبێت و لایەنەکان بەشداری کارایان دەبێت و تەواوی لایەنەکان بەشداری دەکەن بە تایبەتی بەرەی ئۆپۆزیسیۆن و کێبڕکەیەکی تون دەبێت لەسەر پۆستی سەرۆکایەتی کۆمار و لەسەر پۆستی پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان پێم وایە پرۆسەی هەڵبژارنێکی زۆر گەورە دەبینین و ڕەنگە بە هەمان کاتدا هەندێک پشێوی دروست ببێت ئەوەی بارودۆخی سیاسی ئەوەی خەڵکی ئێران ئێستا تێدایە و بارودۆخی ئابووری کە بە جۆرێک لە زۆرەکان کاریگەری لەسەر ژیانی تاک بە تاکی خەڵکی دروست کردووە و کاریگەری لەسەر ڕێژەی بەشداریکردن لە هەڵبژارنەکانیشدا هەبووە بەڵام لەگەڵ هەموو ئەمانە لە هەموو بارودۆخێکدا من پێم وایە هەڵبژارنی داهاتوو هەڵبژاردنێکی کردداری و کارا دەبێت بە بەراورد بەوەندیکە بەڵێ بەڕێز منتەسەر بێگومان هەر ڕۆژێک دوایکیان لە دەستانی سەرۆک کۆماری ئێران جێگری یەکەم ڕاست پێدرا بۆ بەڕێوەبردنی کارەکانی کە محەممەد مخبرە و دەوترێت ئەمە کەسێکە نزیکە لە ئایەتوڵڵا عەلی خامنەی ڕێبەری ئێران ئایا محەممەد مخبر دێشێک دەبێت لەو کەسانی کە بتوانێت خۆی کاندید بکە بۆ جێگرتنەوەی سەرۆک کۆمار لە ڕووی دەستوری و یاساییەوە توانێت یاخود ناتوانێت هیچ زۆرە ڕێگرێکی دەستوری و یاسایی نییە وەکۆوە من بزانم و بەڕێزیان دەتوانن خۆیان کاندید بکەن بۆ سەرۆکایەتی کۆمار لە دوای خۆت لەو 50 ڕۆژەیە کە دیاری کراوە و ئەنجومەنی پاراستنی دەستور ئەوەی ئاشکرا کردووە کە هەڵبژاردننی داهاتوو لە ڕۆژی یەخۆت پێشنیاز کراوە لە 28 حوزەیران هەڵبژاردنەکە بکرێت کەواتە هەڵبژاردنەکان بە دڵنیاییەوە لە کاتی خۆیان دەکرێن لەو کاتێ بۆیان دیاری کراوە و هیچ دواکەوتنێک لە ئارادا نییە ڕەنگە ئاستی دکتۆر محەممەد مخبر لە ماوەی ئەم 50 ڕۆژەدا کە کارەکان بەڕێ دەکات ئەوە دیاری دەکات کە تا چەند جەماوەریە و چ دەنگێک دەهێنێت ئەگەر بێت و وڵات بەڕاستی و دروستی لە ماوەی ئەو 50 ڕۆژەدا بەڕێوەبات ڕەنگە ڕێژەی جەماوەرەکەی زۆر بێت و چانسێکی باشتری هەبێت لەوەی بەشداری هەڵبژاردن بکات
بەڵێ بەڕێز سەلیم مۆنتەسەر شرۆڤەکاری سیاسی و شارەزای سیاسی سیستمی ئێران لە تارانۆ لەگەڵماندا بووی سوپاس.